لەسەر ئەم بابەتە میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمانە زیاتر قسە ئەەکەین پرسیاری زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز محەممەد ساعیدی شارەزای سیاسی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز ساعیدی شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با بەڕاشکاوانە قسە بکەین و بپرسم ئایا ئەم دۆخەی عێراق چوارچێوەی هەماهەنگی لێی بەرپرسیار نییە چونکە ئەوان ئەنجامی هەڵبژارنەکانیان قبوڵ نەکردبوو دۆڕابوون. باڵێ بەناوی خدای گەورە و میهرەبان سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێستان. ئەم هەڵبژارنەی ئەم دواییە ئەمە نەخشەیە کە هەمیشە لە سەری دەڕۆن لە هەڵبژارنەکانی پێشتریش چەند کوتلەیەکی گەورە پێک دەهەندران کە لە شیعە و سنە و کورد پێک دەهاتن، بەڵامی ئەم جارە جیاواز بوو. جاران کە پێشتر شیعەکان هەمویان بە یەک کوتلە دەچوونە ناو پرۆسەی سیاسی، بەڵام ئەم جارە دابەشی دوو بوو لە کوتلەی سەدریەکان و چوارچێوەی هەماهەنگی پێکاتن. بۆیە هەروەها بەڕێز موقتەدا سادر هاوپەیمانێتی سێقۆڵی لەگەڵ کورد و سنە پێکهێنا. ئەمە شوای کرد دۆخەکە بەم شێوەیە بڕوات، بەڵام هەروەها ئەمە شوای کردووە جار کە کۆس بخەنە بەردەم ڕاوتی سەدر لە پێکێنانی حکوومەت. هەروەها موقتەدا سەدریش لەم ڕێگەیەوە تووشی هاڵا بوو کە لە پەرلەمان کشایەوە. ئەمەش دۆخی عێراقی زیاتر بەرەو ئاڵۆزی برد. ئەمڕۆ چوارچێوەی هەماهەنگی دوای کشانەوەی کوتلەی سەدری لە پەرلەمان خاوەن گەورەترین کوتلە لە پەرلەمان، چونکە پەرلەمانتارانی ئەوان شوێنی پەرلەمانتارانی زۆر باشە. بەڕێ ساعیدی بۆ خۆت باش دەزانی ئێستا عێراق بە تەواوی ئیفلیج بووە، پەرلەمان نییە، حکوومەت نییە، سەرۆکایەتی کۆمار نییە. لەگەڵ ئەوەشدا ئەمڕۆ هەر سێ سەرۆکایەتەکە کۆبوونەوە، سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی پەرلەمان کۆبوونەوە. ئایا ئەم کۆبوونەوانە هیچی لێ سەوز دەبێ لە کاتێکە نە چوارچێوەی هەماهەنگی نا تەیاری سەدری ئامادەی کۆبوونەوە نین بە یەکەوە؟ لە ڕاستیدا ئەو کۆبوونەوانەی کە کۆبوونەوەی هەر سێ سەرۆکاتیەکە بۆ ئەوە بوو بۆ ئەوەی زیاتر گرنگی بە چوارچێوە دەستوری و یاساییەکان بدرێت و لە کاتێکدا دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی یاسادانانیش لەگەڵیان بوون. دواتریش زیاتر بۆ گرنگیدان بوو بە هێشتنەوەی پارێزگاریکردن لە سەروەری عێراق. بەڵام ئەمڕۆ کە دادگاش کۆمەڵێک لە بڕیاری دەرکردووە لە دژی ئەو خوبشاندانانەی کە بەم دوایە ئەنجام دەکرێن. بۆیە من لەو باوەڕەدەم کە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ زۆر گرنگ بوو بۆ دیاریکردنی هێڵە یاسایی و دەستوریەکان بوو، بۆ ئەوەی بتوانم بە چه ئیرادەیەک بە چه میکانیزمێک بتوانم پارێزگاری لە سەروەری و هایبەتی وڵات بکەن. زۆر باشە، زۆر بەڕێز محەممەد ساعیدی شارەزای سیاسی گەلێک سپاس ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی. سپاس بۆ ئێوە، شەوتان باش.